ما چەندین داواکاری هەیە بەردەوام لەگەڵ سندیکا پەیوەنددارەکان بە تایبەتی کارمەندانی دەنووسی ڕاستە ئێمە ژمارەیەکی زۆرمان لە ناونیشانە پزیشکیەکان کورتێنان هێناوە لە ئەمڕۆ نیە لە سەرەتای قەیرانی داراییەوە لە سەرەتاکانی 2014 تا ئێستا نزیکەی 8,000 بە شێوەیەکی گشتی میلاک کورتێنانی هێناوە واتەیان خانە نشین بووە یان بەداخەوە بەشێکیان گیانێ لە دەستداوان دێکیان لە دەرەوەی وڵاتن و دابڕانی کۆتایی واتە لە میلاکدا دابڕان ڕاژیان نەماوە لە حکومەتدا بۆیە بەردەوام بەپێی پێویست هەوڵمان داوە بۆ ئەو شوێنانەی کە نەخۆشخانەیەکی نوێ بەشێکی نوێ دەکرێتەوە ئێمە لەو توانایە نییە بۆی نەقل بکەین بۆیە حکومەتی هەرێمی کوردستان لە کۆڕۆنا و ئێستاش لە هەر سێ نەخۆشخانە ئەڵمانیەکەی شاری سلێمانی و بەشی فریاکەوتن لە دهۆک و لە شاری هەولێریش 300 کارمەندی تەنووسی دامەزراند و لەو ڕۆژانە فەرمانەکەیان دەرچوو لە هەفتەی داهات و دەست بە مامەڵەکەیان دەکەن بۆی بتوانن دەست بەکار بن و هەروەها لە بەشێکی دیکەی ئەوانەی بەشی سوتانن یان هەندێک خزمەتگوزاری تایبەتی کاتێک نەخۆشخانەیەک دەکرێتەوە ئێمە هەوڵ دەدەین ژمارەیەکیشمان داوا کردو بۆی دابمەزرێن هەندێک نەخۆشخانە لە ڕێگایە لە داهاتوی نزیک دەکرێتەوە بەدڵنیاییەوە قەیرانی دارایی و ئابووری هۆکاری ئەوە بووە کە لەگەڵ ئەنجومەنی ڕاژە ژمارەی دامەزرانەکەم بۆ بەڵام بەپێی پێویستیش حکومەتی هەرێمی کوردستان هەر دامەزرانی گرێبەستی کردووە.